پاشۆ ئێمە لە ناحیە حاجیاوە لە مزگەوتی گەورە هەستاین بە ئەنجامدانی مەراسیمی یادی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە بەشداری مامۆستایانی ئاینی ڕیشتیان و پیاو معقوڵان و هەموو چین و توێژە جیاوازەکان. بێگومان خەڵکی ئێمە الحەمدولیلا لە هەرێمی کوردستاندا لە مانجی مەولوددا زۆر بە گەرم و گوڕی ئەو یادە دەکاتەوە و ئەو یادە لە ئێستادا ئێمە بە پێویستی دەزانی مسلمانان بەشدار بن، چونکە تێیدا وەسف و باسی ژیان و بەسەرهاتی پێغەمبەر دەکرێت عەلەیهی سەڵات وەسەلام، سیفەتە جوانەکانی دەخرێتە بەردیدی مسلمانان سوودی لێ دەبین، ئیسفادەی لێ دەکەن و جێی خۆیەتی ئێمە بیکەینە وێزگەیەک بۆ گۆڕانکاریکردن لە خۆماندا و ئێمە زیاتر پابەندی خۆمان بە سونەت و ئەخلاق و ڕێبازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دووپات بکەینەوە. کەناڵی پەیام هەمیشە پێشەنگە لە هەموو بۆنەکاندا دەستخۆشی لێ دەکەم، دەستخۆشی لە تەواوی ستافەکەتان دەکەم. بەڕاستی یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشوامان صلی الله علیه وسلم دیارە ئێمە هەر نابێت لە تەنها لە ڕۆژێکدا یادی بکەینەوە و یادی لەدایکبوونی پێغەمبەری پێشوامان صلی الله علیه وسلم بەوە نابێت بە چکولیاتێک و بە دەفلێدانێک و بۆ بەڵکو دەبێت ئێمە پێغەمبەری خۆشەویستمان هەمیشە لە دڵدا بێت و بەردەوام سونەتەکانی زیندوو بکەینەوە و ئێمە یعنی بە معنای کەلیمە نەوەی پێغەمبەری بین، یعنی خۆمان بە ڕەوشتەکانمان وامان لێدێ کە ئێمە پەیامی پێغەمبەری هەمیشە زیندوو بکەین ئین شاء الله تعالی. یەک لەو شیعارانە کە ئەمە دەبێ هەڵیگرین ئاەتی قورئانە ئینەکە لەعەلا خولق عەظیم، بەڕاستی مسلمانان دەبێ ئەخلاق و ڕەوشتیان وەکو ئەخلاق و ڕەوشتی بەرزی پێغەمبەر بێ صلی الله تعالی علیه وسلم، حتا لە هەموو مامەڵەکانماندا، نەک لە ناو مزگەوت بگرە لە دەرەوە لە ناو بازار لە مامەڵەکردنماندا لە ئەخلاق و ڕەوشتماندا ئەمە دەبێ وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم مامەڵە بکەین، هەنگاومان بە شوێن هەنگاوی پێغەمبەرەوە بێ صلی الله علیه وسلم، بزانین چۆن پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ سەحابە بەڕێزەکان مامەڵەی کردووە، لەگەڵ خاو و خێزانی چۆن مامەڵەی کردووە. ئەمە دەبێت بەو شێوازی لە ناو کۆمەلگادا مامەڵە بکەین، هەمومان ببینە پێغەمبەر ئاسا بۆ ئەوەی چۆن لە ناو مەدینەدا سەحابە بەڕێزەکان دایان فەرموو چراخان بوو بە دەوری پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم. ئێمە دەبێت ئاوا پێغەمبەر ئاسا بین بۆ ئەوەی لە ناو ژیانماندا چراخان بێ، ژیانمان مونەوەر بێ بە ئەخلاق و ڕەوشتی پێغەمبەر صلی الله تعالی علیه وسلم. كان هم مخلوق لا هم مسلم يوم